سڵاو هاوڕێیانی خۆشەویست، ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەینەوەی بەدەستمانەوەیە GPS های تارگێت V200 ڕۆڤەری V200 وەگە بینن ئێمە تەنها بە ڕۆڤەر ئیژەکەین، ڕەبتی بەیس نەبووین. وەگە بینن بەیسەکەمان ناچالاکە، تەنها بە ڕۆڤەر ئیژەکەین. یەکێ لە مواسەفاتەکانی GPS های تارگێت V200 ئەوەیە پێڵەن های فیکس، کە تۆ ئەتوانی تەنها لە ڕێگەی ڕۆڤەرەوە خۆت ڕەبتی قەمەر سەناعی بکەیت و بە دقەیەکی تا ڕادەیەک خوارمەتر ئیش بکەیت. ئێستا ئێمە ئەو جۆپەی کە چالاکە کۆنتۆپۆینتی کۆریەکانی تایە لە هەڵەبجەی شەید، ئەو بێچمارکەمان هەیە، ئەو بڕغۆی 13 بێچمارکی کۆریەکانە. ئێستا من تەنها لە ڕێگەی ڕۆڤەرەوە دای ئەبەزێنم، زانم بە دقەی چەند ئەتوانین بیدۆزینەوە. ئەوە لەسەر بێچمارکەکە دەمناوە. وەگە بینن من چوومە سەر بێچمارکەکە، مەترێک و 40 سانتیم بە 26 سانتیم. ئەم مواسەفاتە لە V200 مەوجودە و ئەتوانی بۆ هەنێ ئیشک کە دقەیەک زۆریان پێویست نییە ئیشی خۆتی پێ بکەیت.